سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. داوای دانیشتنێکی تایبەت بە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەکرێت. لە سلێمانی 8,000 یەکی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دروست دەکرێت. 14,000 خاوەن پێداویستی تایبەت موچەیان بۆ دەبەسترێت. ژمارەیەک ئەندامی پەرلەمانی کوردستان داوای دانیشتنێکی تایبەتی پەرلەمان دەکەن سەبارەت بە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران. کاروانگەزنەی ئەندامی پەرلەمانی ماوە بۆ درێژکراوەی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەی دەڕێگەیاند بە ڕێژەیەکی یاسایی ئەندامی پەرلەمانی کوردستان داوای یاساییمان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ دانیشتنێکی تایبەت سەبارەت بە بڕیاری مەرجدارکردنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایانی هەرێم. پێمان وایە ئەم بڕیارە دراسە نەکراوە و بڕیارێکیشە قەدرێکی گەورە لە مامۆستایان و موچەخۆرانی هەرێم دەکات سەرباری ئەوەی ساڵی 2016 غەدرێکی گەورەیان لێکرا بەوەی بەهۆی جەنگی داعش و موچە و قەیرانی دارایی وای کرد تا ڕادەیەک پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دواب بکەوێت. وتیشیان بڕیارە غەدرێکی گەورەیە وا دەکات دەستی حیزبی بکەوێتە ناو بڕیارەکانەوە و مەحسوبیەت هەبێت. لە هەمان کاتدا واستە و بۆچوونی کەسی زاڵ بێت بەسەر شایستەبوون و شایستە نەبوونی فەرمانبەراندا. لە کاتێکدا پێمان وایە تەواوی فەرمانبەرانی هەرێم شایستەن بۆ بەرزکردنەوەی پلەکەیان. ئێستا داهاتی هەرێم زیاد لە پێویستن و پێویستە پلە بەرزکردنەوەش دەست پێ بکاتەوە. پرۆژەی دروستکردنی 8,000 یەکی نیشتەجێبوون لە سلێمانی بۆ کرێنشینان ئاناسی بۆ بەرهێنان کراوە و بەم نزیکانە دەست بە کارەکانی دەکات. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە دروستکردنی 20,000 یەکی نیشتەجێبوون بۆ کرێنشینان کە بڕیارە بە شێوەی قیستی درێژخایان بدرێتە کرێنشینان و کەم دەرامەتان. لەوبارەیەوە بەرهەم سەردار سکرتێری کۆمەڵی کرێنشینان ڕایگەیاند لەو 20,000 یەکەیە 8,000یان لە سلێمانی دروست دەکرێن و زەویشیان بۆ دابین کراوە کە بەشێکیان لە نزیک تاسڵوجە و بەشەکەی دیکەش لە تانجەرۆ دەبێت. ئەمەژەی بۆش کردووە هەر کات دەستی و بەرهێنان لەگەڵ لایەنی جێبەجێکاری پرۆژەکە گەشتنە ڕێکەوتن ئەوە دەست بە جێبەجێکردنی پرۆژەکە دەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە 14,000 خاوەن پێداویستی تایبەت بە پێی ڕێژەی کەم ئەندامیان موچەیان بۆ سەرف بکرێت. کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ساڵی 2012ەوە خاوەن پێداویستی نوێ تۆمار نەکرابوو. ئێستا ژمارەی زۆر خاوەن پێداویستی تایبەت هەیە و موچەیان نییە. با بڕیاری ئەنجومەنی وەزیران لیژنەیەک پێک هات و لیژنەکە چەند کۆبوونەوەیکی کردووە. لیستێک ئامادەکراوە کە 14,000 خاوەن پێداویستی تایبەتی تێدایە و لیژنەیەکی تایبەت پشکنینیان بۆ دەکات و دواتر ئەگەر ڕێژەی کەم ئەندامیەکەیان با پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و دارایی بوو دەیبینە ئەنجومەنی وەزیران تاوەکو فەرمانی تۆمارکردن و سەرفکردنی موچەکەیان بۆ وەربگرین. ئاماژەی بۆش کردووە داواکاری بۆ ئەنجومەنی وەزیران بەرزکراوەتەوە کە موچەی خاوەن پێداویستی ڕێژەیەکی پەکەوتەییان هەبێت و بەپی یاساکەیان ئەنجومەنی وەزیران وەڵامیان داوینەتەوە. پێمانی ڕاگەیاندووە لەگەڵ باشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان یاساکە جێبەجێ دەکەین. نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ ڕایدەگەێنن چاوەڕوانیمان بۆ ئەوەی کێشەی مامۆستایانی وانەبێژ بە گفتوگۆ کۆبوونەوە چارەسەر بکرێت کۆتایی پێهات. دەژڵێنێ مەباجی بێخەمی حکوومەت بۆ کەرتی پەروەردە نادەین و چیدی باری گرانی پەروەردە بە شایستە ناشایستە ڕاناکێشین و ئامادەنین پرسیاری وەرزی یەکەم ڕادەستی خوێندنگەکان بکەین. نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ لە ڕاگەندراوێکدا ڕایدەگەێنن دوای بێوێنبوونمان لە ڕاداستکردنی زیاد لە 530 یاداش بەلایەنی پەیوەندیدار و دانیشتن لەگەڵ سەرۆکی پەرلەمان و ئەندامانی لیژنەی پەروەردە لە پەرلەمان و وەزیری پەروەردە و سەرۆکی ئەنجومەنی ڕاژە
تا ئەم چرکە ساتە هیچ هەواڵێکی کردەری و دڵخۆشکەرمان بۆ مامۆستایانی وانەبێژ نەبیست و نەبینین. جەخت دەکەنەوە چاوەڕوانیمان بۆ ئەوەی کێشەی مامۆستایانی وانەبێژ بە گفتوگۆ و کۆبوونەوە چارەسەر بکرێت کۆتایی پێهاتووە. بۆیە مامۆستایانی وانەبێژ باجی بێخەمی حکوومەت بۆ کەرتی پەروەردە نادان. لەو ڕۆژەوە دەڵێن ڕۆژی سێشەممە کاتژمێر دەی سەر لە بەیانی خۆپیشاندن و بایکۆتی مامۆستایانی وانەبێژ لە بەردەم پەروەردەی قەزاکان دەست پێ دەکات و ڕاشی دەگەینن مامۆستایانی وانەبێژ ئامادەنین پرسیاری وەرزی یەکەم ڕادستی خوێندنگەکانیان بکات. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.